هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەبەر دەرگایە و حکومەت و وەزیرەکان و حزبەکانی دەسەڵاتیش بۆ ئاشکردنەوەی خەڵک و لابیرکردنەوەی ناڕەحەتی و نەهامەتیەکانیان لە سای حکومەتەکەیاندا کەوتونەتە جموزوڵ و لێدوان و خۆشیرینکردن بە مەبەستی دووبارە بەدەستێنانەوەی دەنگی بەڵێ بۆ گرتنەوە دەستی دەسەڵات و درێژەدان بە حکومڕانیە 30 ساڵە یەکەیان. لەو چوارچێوەیەدا سەرۆکی حکومەت لە کۆتایی تەمەنی کابینەکەیدا چەند جارێک لەگەڵ چین و توێژە جیاوازەکان کۆبووتەوە و بەراەتی خۆی و کابینەکەی لە خراپیەکانی حکومەت دەربڕیوە و خستوێتێ سەر کابینەکانی پێش خۆی. لە دوایین لێدوانیشیدا مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم دەڵێت هیچ باز و ڕسوماتێک لە کابینەکەیدا زیاد نەکراوە و ئەوەی هەیە هی کابینەکانی پێشوە و تەنها ڕێکیان خستوەتەوە. ئەمەش لە کاتێکدا بەپێی بە دوواداچوونێکی پەیام کە لە عومەر گوڵپی پەرلەمانتاری کوردستانەوە دەستی کەوتووە تەنها لە کابینەی نوێمدا چەندین جۆر باز و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد کراون یان لە نەبوونەوە دروست کراون. بە پێچەوانەی لێدوانەکەی مەسرور بارزانیەوە تەنها لە یەک بڕیاردا بە ژمارەی 96 لە بەرواری دەی 2021دا کابینەی نوێم 13 جۆر باز و ڕسوماتی یاسایی و نایاسایی زیاد کردووە کە زۆرینەی هەرە زۆریان بارگرانین لەسەر شانی هاوڵاتیان. لەو بڕیارانەش زیادکردنی بازی کارتی ئەنتەرنێت بە ڕێژەی لە 120 کە پشتی بە هیچ یاسایەکی بەرکار لە ناو هەرێمی کوردستان نەبەستووە. هەروەها زیادکردنی باجی سەر وەسڵی نەخۆشخانە تایبەتەکان بە ڕێژەی لە 105 و زیادکردنی باجی سەر خزمەتگوزاری و شوێنە گەشتیاریەکان بە ڕێژەی لە 120 کە ڕاستەوخۆ دەخرێتە سەر حسابی هاوڵاتیان. ئەمە جگە لە زیادکردنی باجی سەر ئۆتۆمبیلی تایبەت و چەندین جۆری باجی دیکە. هاوکات کابینەی نوێمی حکومەتی هەرێم چەندین ڕسوماتی لەسەر هاوڵاتیان داهێناوە و زیاد کردووە کە پێشتر نەبوونیان بڕەکان کەمتر بووە. لەو چوارچێوەیەدا کابینەی نوێم بڕیاری گۆڕینی تابلۆی ئۆتۆمبیلی داوە بە ڕێنمایی ژمارە 2 لەم ساڵدا کە جگە لەوەی بارگرانی زۆر لە سەرشانی هاوڵاتیان دروست دەکات لە بەرامبەر هەر تابلۆیەکدا 75,000 دینار ڕسومات لە شۆفێران وەردەگیرێت و 10,000 دینار تەنها بۆ لێدانی 2 بڕغوو لە تابلۆکە. هەروەها خودی ڕێنماییەکەش پێچەوانەی یاسای زمانە فەرمیەکانی ساڵی 2014 هەرێمی کوردستانە. ئەمە جگەلەوەی دیوانی چاودێری دارایی پێشتر ڕەخنەی لە زۆری بڕی پارەی تابلۆی هەمیشەیی گرتبوو کە 25,000 دینار بوو، بەڵام کابینەی نوێم ئەو نرخەی بۆ 60,000 دینار بەرز کردەوە، واتە زیادکردنەکە بە ڕێژەی لە 140 بووە. زیادکردنی نرخی کارەبای نیشتیمانی بە هەردوو جۆری ماڵان و بازرگانی یەکێکی دیکەیە لەو ڕسوماتانەی وەزارەتی کارەبای کابینەی نوێم بڕیاری بۆ دەرکردووە. زیادکردنی باز و ڕسوماتەکان لەلایەن کابینەی نوێمی حکومەتی هەرێمەوە جگەلەوەی ئەرکێکی قورسە لەسەر شانی هاوڵاتیان و پیشەوەران و خاوەن کۆمپانیەکان و کەرتی تایبەت. هاوکات زیادبوونی داهاتەکان لە ڕێ ئەم باز و ڕسوماتانەوە هیچ گۆڕانکارێکی بەرەو باشتر لە ژیانی هاوڵاتیانی هەرێمدا دروست نەکردووە. لە بەرامبەریشدا حکومەت چەندین کۆمپانیای زەبەلاحی بە تایبەت لە بواری وەبەرهێنانی نەوتدا لە دانی باج بەخشیوە کە بە گەورە بازدەران ناسراون و بە وەرگرتنی باج لیانەوە حکومەت داهاتێکی بێشوماری دەست دەکەوێت. بە پێی ئامارێکی خودی حکومەتی هەرێم ساڵی ڕابردوو لە کۆی 796 ملیارد دینار داهاتی باج تەنها 182 ملیار لە گەورە بازدەرانەوە بەدەست هاتووە کە دەکاتە لە 122.8 کۆی گشتی باجی کۆکراوە. حکومەتی هەرێم سەرڕایدانانی سەدان جۆر باج لەسەر هاوڵاتیان بەردەوامیش داوای قەرزەکانی لە هاوڵاتیان دەکاتەوە بەبێ ئەوەی باس لەو قەرزانی هاوڵاتیان بکات لەسەر حکومەت کە بڕەکەی زیاتر لە 20 تریلیۆن دینارە و حکومەت هیچ پلانێکی نییە بۆ دانەوەیان یان پاکتاوکردنیان لەگەڵ قەرزەکانی خۆی لەسەر هاوڵاتیان. ئێستا هاوڵاتیان مافی خۆیانە لە سەرۆکی حکومەت بپرسن ئەگەر پێی وایە کابینەکەی هیچ باج و ڕسوماتێکی لەسەریان زیاد نەکردووە بۆچی هەڵنەستاوە بە هەڵوەشاندنەوەی چەندین بڕیار و ڕێنمایی نایاسایی کابینەکانی پێش خۆی لەو ڕووەوە.